بۆچی لە دەرەنجامە دکتۆر فایا گوڵپی ڕێچکە و ڕێباز و ئەو پارتی کە باوکی دزیشانی کردو ئەم بە پێچەوانەی ئەو حیزبێکی دزیشانەکە تا بەیانی 11 ئازار پارتی بۆ ئێمە خراپ نەبوو، بەڵام دوای ئەوە تر خەڵکی ئێمال کرد، خۆتەنها ئێمە ئیهمال نەکردووە. جۆیەک لە ناخۆشی هەبوو دکتۆر فایا گوڵپی لەگەڵ جەماعەتی مەلا بەختیار و ناخۆشیانە چی ئەو ڕێبازە سیاسی کە مەلا بەختیار و کۆمەڵێ برادەری تر کە دوای ئەڕێش وەڕشیان پێگەینا من لەگەڵی نەبووی، من لەگەڵی نەبوو، یانی دەژی بووم بەڕاستی. تۆ ئاماژەت بە چیرۆکێکی سێری ئەم پیاوە کردووە؟ وتیان ئەم دکتۆرە هاتووە دوایی خۆی اعترافی کردو، وەڵی من بۆ ئەوە نهاتووم کە ئیشی دکتۆری بکەم، بۆ هاتووم هەندێک دەرمانیان ناوەتێکە ئەم دەرمانە بم بە جەلال تاڵەبانی بێکوژ. بەرنامەی ڕوودا و مێژوو لەگەڵ دکتۆر فایا گوڵپی پزیشک و پێشمەرگە و سەرۆکی پێشووی پارتی چارەسەری کوردستان لە 2 ئەڵقەی ڕوودا و مێژوودا. بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.